پێشەنگای دەزڕەنگینی لێوانلێو لە کاری جوان و داهێنا لەلایەن ئەم مامۆستا بەڕێزەوە کە نمایشی ئەم فەرشانە کراوە لێرە و لە شوێنەکە کە گرنگی خۆی هەیە کە ڕۆژە لە ڕۆژان ئەم شوێنە شوێنێک بووە سزا بووە بۆ خەڵک و ئەمڕۆ پێشەنگای تیاکرێتەوە و کولتوری نەتەوەیەکی تیا دەرەخرێ. ئێمە وەکو ڕێکخراوی ڕۆشنایی دڵ تایبەت بە نابینان خۆشحاڵی ئەمڕۆ کە لێرەین. مامۆستا تۆفیقی بەڕێز کە 20 ساڵ لەمەوە پێش لای ئێمە بووە هاوکار بۆ بۆی کە فێری کاری دەزڕەنگینی مامکە و بەتابەتی خانمان فێری دەستی کاری دەزڕەنگینی بکە بۆی کە خانی داهاتی خۆیان بن و نابینا بتوانێت لەسەر پێی خۆی ڕاوەسێەوە بتوانێت شتی جوان دروستکە و ئەو جۆرە کارانەی کە ئەم پیاوە بەڕێزە کردوێتی لە 20 ساڵ لەمەوە پێشەوە هاوکار بۆ نابینا و ڕۆلی چاوی بینیەوە بە نابیناون و ئەمڕۆژ ئەم پێشانگایەکە کراوەتەوە مەبەستی بووە کە داهاتەکەی بۆ ڕێکخراوی ڕۆشنایی نابینان و بۆ خزمەتی نابینان بێ کە ئەمەش کارێکی مرۆڤ دۆستانەی ئەوە کە بۆ ئەوەی بتوانێت هاوکار بێ بۆ نابینان چونکە خاون پێداویستەکان و نابینان ئەمڕۆ لە ژیانێکی تەنگان بەوەی کە ئەو کۆسب و تەگەرا و کێشانەی کە ئەمڕۆ هەند زیانی خاون پێداویستەکانی زیاتر گردوێتەوە وی ئەم جۆرە کارانە کە ئەکرێ و هاوکارێ بێ بە خاون پێداویستەکان و بە تایبەتی تر بە نابینان کارێکە پڕ لە خۆشەویستی پڕ لە بەخشین پڕ لە جوانی وی ئێمە سوپاسی هەموو ئەو جۆرە کەسان ناکەین کە ئەم هەستە مرۆڤایەتیان هەیە سوپاسی ئەو کەسایەتیان ناکەین کە هەمیشە ناخیان پڕە لە جوانی بۆ ئەوەی خزمەت بە خاون پێداویستی نابینان بکەن بەم جۆرە کار و پێشانگەیانە کە ئەمەش جۆرێکە لە جۆرەکانی مرۆڤ دۆستی و کاری جوان و پێشکەشکردنی هاوکاری بۆ نابینان. ئەگەر خەڵکی لە بارودۆخێکی سەختا بن خاون پێداویستەکان لە سەختتران و نابینان سەرخترین لەبەرەوەی کە کاتێک نابینا زانکۆش تەواوەکە یاخوا هەر ئیشەیە هەر کارێک بێوێ لە مۆڵێکە لە کارگەیەکە لە کۆمپانیایەک بێ کارێکی پێمەند لەبەرەوەی کە کێشەی بینینی هەیە کە داواکارەکانی ڕەتەکرێتەوە. ئەگەر دکتۆراژ بێنی زۆرجار ماستەریش بێنی باوەڕتان بێ ینی هەمانە ماستەری خوێندووە تا ئەمڕۆ بێکارە بۆی کە کێشەی بینینی هەیە زۆرجار چاو بۆ بە هەموو شتێک لە ناو مۆڵ و کارگە و شوێنەکانە ئەگەر بڕیارێکە پێشتر هەبووەوە چەندین جار دووپاتمان کردوێتەوە کە لە پارێزگا و ئەنجومەنی پارێزگا کە ئەو ماڵ و کارگە و کۆمپانیا و شوێنانی کە ئەکرێنەوە لە سەدا پێنجی خاون پێداویستەکان بن ئەو کاتە بێمنەت نابیناش و خاون پێداویستەکان کاریان دەسەکەوێەوە خوان لەسەر پێی خوان ڕائەوەستن و ئەوخوان خاوەنی داهاتی خۆیان نەبن و وەچان لە دەستی کەس نابێ ئەو کاتە دەستیان لە چاوی خەڵکە بێ بۆەوەی کە دەزڕەنگینی ئەوان و کارەکانی ئەوان خزمەتی کۆمەلگا و خزمەتی خوان و خێزانەکانی شەکەن ئەو کاتە سەربەزانە ئەژین و پێویست بەوە ناکە کە لە شوێنەکان و کارە خێرخوازەکانەوە هاوکاری بکرێن بەڵکو ئەوان ئەبن بە هاوکاری کۆمەلگا و ئەرگ نابن لەسەر کۆمەلگا. ئەم هونەرە هونەری میناتۆری پێوترێ بە زمانی ئینگلیزی بە کوردیانی هونەرە گچکەکان بە عەرەبی فەن المسەغەرات یعنی کارە وردیلەکانە ئەمانە. ئەم هونەرە هونەرێکی تازە نییە هونەرێکی کۆنە و هونەرمەندان زۆر بایەخیان پێیاوە و تەنها لە شاری سلێمانیش ئەمە نەکراوە لە وڵاتانی ترا کراوە تەنانەت مێرەجان و فیستیڤاڵی جیهانیشی لەسەر کراوە لە هەشتاکانە فیستیڤاڵێکی گەورەی جیهانی لە فەڕەنسا کرا کە برادەرێکی خۆم لە فەنی هونەری سیرامیکە یەکەمی جیهان دەرچوو بچووکترین گۆزەی دروست کردبوو کە لەسەر نووشی دەرزیەگەوەسا جا ئەوەی کە بەلای منەوەکو بیرۆکە هاتە پێشەوە بۆچی هەموو هونەرەکان میناتۆر هەیە بۆچی لە فەرش و مافورگەریشا میناتۆر نەبێ. ئەم 10 ساڵەی دوایم تەرخان کرد لە ژیانما کە دوایەوەی خانە نشین کرام لە کاری پیشەیی خۆم وتم با دەستکەم بەکاری میناتۆر و ئەگەر تەمەند بوار بە پیشانگایە بکەمەوە سوپاس بۆخوا توانم ئەم پیشانگایە بکەمەوە و ئەگەر بینەران لێ ڕازی بن سوپاسیانەکەم. بێگومان هەموو کارێک هیلاشی و ماندووبوونی هەیە. شتی ورد هیلاشی زیاترە لە شتی گەورە. ئێستا مەسەلەن فەرشێکی 3 بە 4 ڕەنگە 10 کەس دانیشە لەسەری یان 5 کەس دانیشە لەسەری یان 7 کەس دانیشە لەسەری. ئەم کەسانە هەرێکە لە ئاسی خۆیەوە ئەو نەخشەی دروستەکە کە لە سەرێتی بەڵام ئەم هونەرە بچووکەی کە من خۆم کردومە بە نەخشەوە بە تەسمیمەوە بە تەنفیزەوە هەموو شتەکانی هەر هینی خۆم بۆ خۆم تەواوم کردو. من ڕێکخراوی ڕۆشنای نابینایان زۆرم خۆشەوێن
بە تایبەتی سەرۆکی ڕێکخراوەکەیان کە عوسمان برارمە قازانجی ئەم پیشانگایم بۆ ئەوان بێ و وەکو ئەرشێکی بچووکی ئیسلامی و ئینسانی و نەتەوەی ئەمە یەکەم جارە لە کوردستانە فەرشی کاری میناتۆری بکرێتەوە هی فەرش ئیشتی تر کراوەتەوە مەسەلەن مامۆستا ئیسماعیل خەیات و کاک نامیق و مەجموعەیەکی کە کردوانەتەوە کاری میناتۆریان کردوێتەوە بەڵام هی فەرش من ئەمە یەکەم کەسم کردومەتەوە وەڵڵاهی بۆ ئایندە ئەگەر چاوم ڕێگەبات ئەگەر تەمەن ڕێگەبات ئەگەر تەندروستیم ڕێگەبات هیوادارم پیشانگایش تریش بکەم.